ئەچینە هەولێری پایتەخت و گفتوگۆکەین دەربارەی 16مین پێشانگە کە بە خۆشحاڵیەوە بۆ کتێب جارێکی تر لە نێو پایتەختە ئەکرێتەوە، دیارە بە ملیۆنان کتێب و بە هەزاران ناونیشانی تایبەت کە زۆر گرنگن بەلای خوێنەرانەوە ئەتوانن لە نێو پێشانگەکە بەردەست بێت و بە خۆشحاڵی و خەڵکانێکی زۆریش ئەبینین جگەل لە نووسەران و کەسانی کە عەوداڵن بە دوای کۆمەڵێک بە ناونیشانە هەرە تایبەتەکانی کتێبەوە لە نێو ئەم پێشانگایە بوونیان هەبووە. پێکەوە بینەری پێشانگاکە و بینەری تەواوی ناونیشانەکانە بین و ئەگەڕێم وڵاتان. ئەمڕۆ 16مین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بە بەشداری زیاتر لە 1,500,000 ناونیشان لەگەڵ زیاتر لە 300 دەستگای چاپ و بڵاوکردنەوە ئەکرێتەوە. وترا لە پێشانگاکەدا زیاتر لە 20 وڵاتی جیهان بەشدارن و ڕۆژانە لەگەڵ نمایشکردنی کتێبەکان چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوەچن و ماوەی 11 ڕۆژیش بەردەوامە بێ. ئەو دەستگانێکە لە دەرەوە بەشداریان کردێت زیاتر لە 20 وڵات بەشداریان کردی و دەستگاکانیان بەرەمەکانیان هیناوە لێرە عەرزیان کردووە و ژمارەیەکی زۆریش بەگشتی یان ژمارەکە 350ە 20 وڵاتی تێدایە، باقیەکەی دی دەستگاکانی عێراق و هەرێمی کوردستانن کە بەشداریان کردووە و هەمووشیان دەستگای چاپ و بڵاوکردنەوەن و ژمارەیەک کتێبخانە و کتێبفرۆشیش بەشداریان هەیە لێرە لە دەرەوەی هۆڵەکە کۆشتیان بۆ دانراوە لەو کۆشکانە ئەو بەرامەکانی خۆیان لەوێن دەرە دەفرۆشن. بەنسبەت ناونیشان 1.5 ملیۆن وەک ناونیشان هەیە. ناونیشانەکان هەمە ڕەنگە، ینی هەموو بابوارەکانی تێدایە، سیاسیە، ئەدەبیە، تەندروستیە، ڕۆشنبیریە، منداڵانە، کۆمەڵایەتیە. لە سەعات 10 بەیانی بۆ 8 ئێوارش بەردەوام دەبێتن و 10 ڕۆژش دەخایەنێتن، ینی لە 17 مانگەوە کراوە تا 27 مانگ بەردەوام دەبێت.